ئەم جارە بابەتێکمان هەیە بابەتێکی شعری ئەدەبی بابەتێک هاوتەریب لەگەڵ بەیانیان دەتوانێت میزاجی هەر کەسێک جوان بکە میوانێکیشمان لەگەڵە بێگومان میوانێکی بە ئەزمون و میوانێکی شاعیر و ئەدەب دۆست لە فیستیڤاڵی گەلاوێش چەندین شاعیر و ئەدیب و لێکۆڵەری ئەدەبی بەشداریان لە فیستیڤاڵەکە کرد بۆ بەشێکیان یەکەم ئەزمون بوو و هەندێکیشیان دەمێکە تێیدا بەشداری دەکەن بەڵام ئەوەی کە گرنگە لە نێو دەیان نووسەری باش قەڵەمێک هەبێ زیاتر بدرەوشێتەوە. بێگومان ئەم فستیڤاڵە ساڵانە بۆ ئەدەب و نووسینی کوردی یەکرێ فستیڤاڵێکی گەورە و دەوڵەمەندە. بۆم ساڵیش مامۆستا عیززەدین زەکیزادە یەکێک بوو لەو شاعیرانەی کە وەک یەکەم ئەزمون بەشداری لە فستیڤاڵەکە کرد و بووە براوەی خەڵاتی دووەمی شار و ئێستاش مامۆستا عیززەدین زەکیزادە میوانی ئێمەیە بەخێرهاتی مامۆستا کاتت باش. زۆر سپاس دەستان خۆش بێ. زۆر سپاستانەکەم. مامۆستا عیززەدین هاوکاری خۆشمانە بۆی بە بینەران بڵێن لە ڕادیۆی کوردستان 24 بەرنامەیەکی بە ناوی زمانێمە وایە مامۆستا عیززەدین لە ڕادیۆی کوردستان 24 جگە لەوە لە سەردەمی ڕادیۆی دەنگی کوردستانیش هەر بەیەکەوە کارمان کردووە لەگەڵ مامۆستا. کارتان کردو بەیەکەوە مامۆستا لەگەڵ هەکارە کارکردن خۆشە؟ زۆر خۆشحاڵم جارێکی دیکە لەگەڵ مامۆستاەکەیەوە نیشانەوەیەکە کار لەگەڵ کار خۆش. بێگومان منیش زۆر متاحم بە کارکردن لەگەڵ هەکار. بێگومان مامۆستا عیززەدین لەوە دەست پێ بکەین یەکەم ئەزمونت بوو لە فیستیڤاڵی گەلاوێش پاشان دێنە ناوردەکاری بابەتەکانی خۆت وەکو بەشداریکردن لە فیستیڤاڵی گەلاوێش. بەشداری بڵێ ئاگاداری هەموو چالاکیەکانی گەلاوێش بوومە لە سەرەتاوە دوورا و دوور بەڵام یەکەم بەشداری و یەکەم ئامادەبوونیشم لێ هیچ جارێک تەنانەت وەکو میوانیش لەوێ نەبووم بەڵام ئەم جارە لەسەر داواکاری نزیکەکانم هەم لە نێوخانەوادا هەم لە برادەران بمبورە و حساسیە زۆر دەرەرەسان بە هیوای سەلام گۆڕاوەتر هەمومانەوە توش بووین گوتیان ئەزمموی تو لە سیڤی خۆت پێویستە بەشداریەکی گەلاوێژت هەبێ منیش هەم دڵم نشکاندن هەم پێم باش بوو بەشداریم کرد و لە یەکەم بەشداریکردنیشدا خەڵاتی دووەمی شێعرم وەرگرت. زۆر باشە ئێمە پیرۆزبایی لێ دەکەین زۆر پێ دڵخۆشی کە قەڵەمێکی بە شایستەی لەلایەن لێژنە هەڵدەبژێردرێت. باشە مامۆستا کارەکانی ئەم ساڵی گەلاوێش چۆن بوو کێ بەشداریان تیا کرد بەلا تۆ لە چ ئاستێکا بوو؟ بەشداری کە خۆی گەلاوێژ فیستیڤاڵێکی نێودەوڵەتیە جگەلەوەی ئەدیبانی هەر چوار پارچەی کوردستان میوان دەبن جگەلەوەی قەڵەمی نوێی هەر چوار پارچەی کوردستان بەشداری دەکەن لە چێبڕچێ ئەدیب و نووسەری نەتەوەکانی دیکەش میوانداری دەکرێت لە بۆ پانێڵەکان و چالاکی ئەدەبیەکان. ئەم ساڵ بارودۆخی گەلاوێژ وەکوەوەی کە ستافەکە ئاماژیان پێدا لە ڕووی ئابوووریەوە باش نەبوو بۆ یەکەمترین میوانیان هەبوو بەڵام وەکو کەفائی ئەدەبی وەکو کەفائی سەقافی هەمان پێگەی ساڵانی ڕابردووی هەبوو هەم بەشدار بووان هەم پانێڵەکان فیستیڤاڵێکی سەرکەوتوو تێپەڕی و لیژنەکانیش زۆر هۆشیارانە مامەڵەیان لەگەڵ دەقەکاندا کردبوو دەقەکانیش بە جیاوازی بەشدار بووبوون هەم لە چیرۆک هەم لە لێکۆڵینەوە هەم لە شعر شێوازی جیاواز هەیە لە نووسین شعری من نەمەتێکە هی کەسێکی نەمەتێکترا هەر یەکەو بە ئایدیای خۆی بە پلان و تەکنیکی خۆی دەنووسێ ئەوانە لە لەلایەن لیژنەکان هەستم کرد لە بەرچاو ژیرا بوو پێم وایە سەرکەوتوو بوو زۆر باشە. مامۆستا عیززەدین خۆت بەرهەمێک دەستنیشان دەکەی پێیان دەدەی بۆ بەشداریکردن یا خۆت ئەوان خۆیان لەو بەرهەمانە کۆی بەرهەمەکانت کە هەیە بەرهەمێک هەڵدەبژێرن لەوەی هەڵسەنگاندنی بۆ بکرێت چۆنە؟ بەرهەمی ناسراوی هەر نووسەرێک لە گەلاوێژ بەشداری پێ ناکری تۆ بەرهەمی بڵاو کراوە نابێبنێری بەرهەمێک بڵاو نەکرێتەوە بەرهەمێکی تازەت بەرهەمێکی بڵاو نەکراوەت کە کەس نەیدی بێ بڵاو نەکرابێتەوە تەنانەت لە ئەکاونتەکانیش ناکرێ بڵاو کرابێتەوە دەنێری کە بۆ خۆت پێت وایە دەقێکی باشە لەوێ ئەوان ستافی گەلاوێژ دەقەکان وەردەگرن ناوەکان لێ دەکەنەوە بۆ لیژنەکانی دەنێرن بۆ دیار نەبێ. بەڵێ بەم شێوەیە دەقدەنێت. باشە مامۆستا پێم خۆشە باسێکی ئەزمموی خۆشت بکەی لەو ڕێچکەی کە گرتوتە لە نووسین
ئەم سەردەما لەگەڵ ڕابردوو چۆنە ڕێچکەی نووسین ئەدەب و نووسین شاعر هەموو ئەمانەی ئێستەی کوردی لە چه ئاستێکە چۆنە ئەو ڕێچکەی تۆ گرتوتە تا چەند توانیوتە بیتەوە سەر ئەم شێوازە ڕیالیزمە بیتەوە سەر ئەم شێوازە مۆدێرنە باسێکی ئەوشمان بۆ بکە. ئەزمموی نووسین بە پێی گەشەکردنی سەقافەی نووسەردە گۆڕێ قۆناغ بە قۆناغ هەڵدەکشێ. من لە قۆناغی سێمی نووسینی خۆم دامێستا پێشۆباران یەکەم ئەزمموی منە کە قۆناغی سەرەتای تەمەنمە لەو کاتەدا زیاتر شتەکان ڕۆمانسی و گەنجانن لەو کاتەدا مرۆڤ دنیایەکی هەیە لە نێو دنیای خۆی دابیر دەکاتەوە. قۆناغی دووەم هەڵوەستەکردنە لە ڕووداوە کۆمەڵایەتیەکان ئەو شتانی دەوروبەر ڕوو دەدەن پەیوەندیان بە تۆ بە مرۆڤایەتیەوە هەیە. مرۆڤ تەنیا خۆی لەبیر نییە لەوێ لە قۆناغی کەمدا تەنیا خۆت لەبیرە دواتر خۆر لە چاوی دایکم هەڵدێ دووەم کتێبی منە لێرە ئەو دەقانە زیاتر دەبیندرێ. قۆناغی دوای ئەوە مرۆڤ کە توانای بیرکردنەوە و تێڕامانی فراوانتر دەبێ بە دەوروبەر ڕازی نابێ بە تەنیا دەیەوێت دەرەوەی گردردونیش ببین دەرەوەی زەوی تێی بکە پەیوەندی لەگەر خوددا پەیوەندی لەگەڵ ئاسمان پەیوەندی لەگەڵ هەموو ئەو شتانی لە دەرەوەی زەویش هەن و پەیوەندی چەند بە زەویەوە هەیە دنیای خەیاڵیش لەوێ فراوانتر دەبێ فانتازیا هەڵدەکشێ. بۆیە لە قۆناغی دواییدا تەنانەت لەو دقیقە نۆستالیژای خۆڵە بەشداریم پێکرد بوو لە فستیڤاڵی گەلاوێژ هەندێک تەقسی عیرفانی تێدایە تەنانەت ئاەتێکی قورئانیشم تێدا بکاتە گەڕانەوە بۆ کلاسیک و تێکگەڵکردن عیرفانی لە دەقی نوێژدا هەیە تەنیا ئەوە نیە کە ئەوەی مەحوی و ئەوانی دی نووسیانە و لە کلاسیکدا هەیە عیرفانی بە شێوازی مۆدێرنە بە نووسین بە شێوازی شعری ئازاد و نوێ. باشم ئامۆستا عەزەری پرسیارێکی زۆر تەقلیدی هەیە بەردەوام کاتێک لە بەرنامەکان لە دیدارەکان لەگەڵ شاعیرێکدا دەنیشتم پرسیاری دەکرێت بەڵام هەر شاعیرێک وەڵامێکی جیاوازی هەیە بۆ ئەمە مەسەلەن دەڵێ کاتێک تۆ شعرێک دەنووسی ئامادەکاری بۆ نووسینی ئەم شعرە دەکەی یاخۆت ئیلهامێکە هاتووە دەتەوێت ئەم ئیلهامەدا بڕێژی بەڕاستی پێدوانیە ینی شاعیر یا نووسین پێویستی بە تەکنیک هەبێ پێویستی بەوەیە کە شاعیر کار لەسەر بکە لە ڕووی وشە سازی و هەموو ئەمانە شعر نووسین ڕێژەیەکی زۆر کەمی ئیلهامە ڕێژێک زۆر ئەوەی تر کار لەسەرکردنە کار لەسەرکردنە پێم بڵێ شعرێکم بە بنووسە لەسەر فڵان شت دەتوانم بەڵام ئەگەر ئەو پرۆژەی شعرە ئەو بابەتی ئەتوو پێشنیاری دەکەی یان داوای دەکەی لە من لەگەڵ ئایدیای من تێک نەکاتەوە دقێکی زۆر ناوازە دەرناچێ. من پرۆژەیەکم هەیە لێکۆڵینەوەیەکی فراوانە لەسەر ئەوەی ئایا شعر بە پرۆژە دەنووسرێ یان ئیلهامێکە یان سوڕێکە و خەیاڵێکە ناکاوێک بۆ دێو دەینووسی نا لەسەرەوە نوکتێک مەبیراتەوە پێم خۆشەوە بڵێ برادێکم بۆی ژەڕامەوە باسی ئەوەی دەکراتێکەوە باسی نووسینمان دەکرد ئەوە ئیلهامە یاخود دەبی کاری لەسەر بکرێ گوتی برادێکم هەیە شاعیرە شعر دەنووسێت جاروبار گوتی دەڵێ ئیلهامە کە بۆم دێ بەخۆم ڕناگەم دەرێت جارێک لە بازار بووم بۆم هات قەڵەم لە مرورێک وەرگرت ئەوە شێ گوتم ڕێژەیەکی ئیلهامە ڕێژەیەکی کەم بەڵام من شەو هەبووە خەوم ناتۆ پارم داوتۆ بیرکردنەوەم ڕۆیشتووە شتێک لە خەیاڵم دروست بووە دقێک بووە یعنی شتێکی زۆر جوان خۆڵقاوە جاری وا بووە سەر قەڵەمێکم نووسیوەتەوە دوایی نووسیومە فراوان بۆ پاشە زۆریش جاریش وا بووە گوتم بەیانی دەینوسم و بەیانی ساوم لە بیرم نەبووە هیچ بووە لە بیرم نەماوە بەڵام کار لەسەرکردن زۆر گرنگە بۆ دەق پێدا چوونەوە ئەن تۆ کە خەیاڵێک دەکەی بەڵام شعر دەبێت بەڕاستی بە پرۆژە بنووسێ چونکە دەبێت ئامانجێک هەبێ تۆ شعر دەبێت سێشت لە خۆی بگرێ یەکێکیان دەبێت قەزیەیەکی پێبێ قەزیەیەکی پێبێ ئەگەر لە شعردا قەزیەیەک نەبێ شعرەکە هەرچەند وشەی جوان سوڕەی سەرنجاش دەبی لە دواییدا تۆ هیچت لاگەڵاڵە نابێ وەکو دیمەنێ فۆتۆیەکی جوان هیچ سروشتە دارێکە بەردێکە ئاوێکە تەواو بەڵام ڕووداوی دەبێت لە ناودابێ شعر جا
جگە لەوە دووهەمیان دەبێت زمانێکی زۆر هەستیاری تێدا بێ ئەو کەسی شعر دەنووسێت دەوڵەمەند بێ بە جامام ساوە ویستم ڕێک پرسیاری ئەوەت لێ بکەم زمانی کوردی بە هەموو زاراوەکانیەوە ئەتوانین بڵین دەوڵەمەندە ئەتوانین بڵین ئیلهام و نووسین و خەڵەمی شاعیرێک پڕاکات یان چۆنە ینی تۆ تا چەند سوودت لە زمانی و زاراوە جیاوازەکانی پرسیارم زۆر پێخۆش بوو چونکە هەمومان شاعیرین تۆ کاکە کار فلان فلان تەنانەت لاڵێکیش بەڵام وەکو کردە فەلسەفیەکە دەڵێن هەمومان فەلسەفە دەزانین بەڵام کاممان وەڵامی فەلسەفیمان پێ و کاممان دەتوانێت تاوتوێ بکە بگاتە ئەنجام شعریش بە هەمان شێوە هەمومان هەستە شعریەکەمان تێدا هەیە بەڵام کەرستەکانی کارابوونی شعر لە ناوماندا لای چێ هەیە زمان گرنگترینە دواتر خەیاڵکردنە بیرکردنەوەیە دواتر گەشە پێدانی خیاڵە لە ڕێی زیاد بیرکردنەوە و خوێندنەوەی زۆر زام بۆ من تۆکمەترین شت لە نووسینی عەزەدیندا زمانە بەڕاستی چونکە من زۆر گرنگی بە وشە سازی دەکەم دەدەم لە نووسیندا خەیاڵەکە هەیە سیناریۆی شعرەکە هەیە بەڵام لە زمانی کوردی وەکو گوتت زۆر دەوڵەمەندە هاواتای زۆرە وشێک لە نێو ئەو ڕستەیەدا ئەو وشە جوانتر دەکەوێیان ئەوە من لە نێو هەمویان و یەکێک هەڵدە باشترین هەڵدەبژێت ئەم ئەو شعرەیە کە بەشداریت پێکرد بوو لە فستیڤاڵ لەو بڵاونامەی فستیڤاڵەکە ئەمەد لەسەر کاغەز نووسی بوو ئەبا بۆ خۆم نووسیم گوتم چونکە ماوەکەی کورت ئەگەر پێویست بوو بخوێنەوە لەو دووسێ چوارینە شتێک دەخوێنینەوە شتێکمان خۆش باوکەینە کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوا زۆر باشە سێ چوارینە دوودانیان لێ دەخوێنمەوە حەزەکەیان زۆر باشە ئەمە چوارینی یەکەمیان چوارینێکی عیرفانیە باسم کرد کە من زیاتر شعری ئازاد دەنووسم بەس ئەو ماوەیە هەندێک گرنگیم بە چواریندا دیل و مەستی دوو ئەوینم چاو لە ڕێ سەر لە سجود عشقی یار و عشقی خالق لەو ڕۆژەی هاتمە وجود بۆیە دوو ئاوڕ مراز من یەک تکایە و یەک نزا ئاوڕێ ئاور دەهێنێ و ئاوڕێ ئاور دەبا ئەوەی دووەمیان گەمەکردنە لە نێو مانایی وشەدا وشەی لێکچوو بەباچ و دەنجی من بۆوی کە بیست بێتی بەبا ناچێ بەباچ و دەنجی من بۆوی کە بیست بێتی بەبا ناچێ بەباچ و هۆشی بابایێ بڵێ دەنگ قەت بەبا ناچێ ئەو ببیستێ یانە بیستێ با دەنگ دەبا دەبا لاچێ گوێ قولاغبی پەیام هەردێ ئەگەر باێ بەلات داچێ دەست خۆش مامۆستاگیان دەست و پەنجەت هەتباهستین بێ خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین بەردەوامی منش هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ ئێوە و بۆ کەناڵەکەمان بۆ دەستگاکەمان ئەخوازم دڵخۆشم لە ماڵی خۆم میوانم و هیوای سەرکەوتن و بەردەوامیش بۆ گەلاوێژە خوازم چونکە فستیڤاڵێکی نێودەوڵەتی زۆر جوانە و پێناسەیەکی جوانی کللتور و ئەدەبیاتی کوردی بەجیهان گەیاندووە خوازیارم لەو جۆرە فستیڤاڵانە لە شارەکانی تری کوردستانیش و بەتایبەتی لە پایتەختی هەرێمی کوردستان گرنگی پێ بدرێ و کاری لەسەر بکرێ زۆر سپاس بۆ ئەو گرنگی پێدانەتان منەتبارتان کردم بەخێر هاتن ئێوە ماڵی خۆتانە سپاس